پەیام ناوەڕۆکی قسەکانی طەیب سامی وەزیری دارایی عێراق لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێم لە کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بڵاو دەکاتەوە. بۆچی وەزارەتی دارایی عێراق تەنیا 560 ملیار دیناری بۆ هەرێم ناردووە؟ لەمبارەیەوە طەیب سامی وەزیری دارایی عێراق ڕایگەیاند هەر وەزارەتێک داتا و زانیاری تەواوی لەلایەن هەرێمەوە بۆ بەغدا نێردرا بێت موچەکەیان خەرج کردووە. سەبارەت بە وەزارەتە ئەمنیەکان وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە هەرێم زانیاری بۆ نەناردوون لە کاتێکدا هەموو هێزە ئەمنیەکانی عێراق بە حەشتی شەعبیەوە زانیاری تەواویان لە وەزارەتی دارایی عێراقەیە و بە ڕێگەی بانکی موچە وەردەگرن. طەیب سامی ئەوەشی خستە ڕوو هەر کاتێک داتا و زانیاری دروستی وەزارەتە ئەمنیەکانی هەرێم بنێردرێت موچەیان بۆ ڕەوانە دەکەن. هەژماری منی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کاری پێناکرێت. طەیب سامی وەزیری دارایی عێراق لەبارەی هەژماری منەوە ئاماژەی بەوە کردووە هەژماری من کاری پێناکرێت و دەبێت هەژماری بانکی بۆ موچەخۆرانی هەرێم لە بانکە حکوومیە فیدراڵیەکان بێت. کارپێنەکردنی هەژماری من لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە لە کاتێکدایە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ماوەی ساڵێکە لە ڕێگەی چەند بانکێکی ئەهلیەوە 233,000 هەژماری بانکی بۆ موچەخۆران دروست کردووە. لە ماوەی 15 ڕۆژدا هەژماری بانکی بۆ موچەخۆران دروست دەکەن. لەبارەی کاتی پێویست بۆ کردنەوەی هەژماری بانکی بۆ موچەخۆرانی هەرێم طەیب سامی باز لەوە دەکات کۆمپانیایەکی کارت دەتوانێت لە ماوەی 15 ڕۆژدا هەژماری بانکی بۆ هەموو موچەخۆرانی هەرێم لە بانکە حکوومیەکان بکاتەوە. ئەمە لە کاتێکدایە هەژماری بانکی هەموو موچەخۆرانی عێراق لە بانکە حکوومیەکانە و دواتر کۆمپانیایەکی کارت مانگانەدا بەشی دەکات. داهاتی ناوخۆی هەرێم. لەبارەی داهاتەکانی ناوخۆی هەرێم وەزیری دارایی عێراق بە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی وتووە هیچ داهاتێکی ناوخۆی هەرێم بۆ بەغدا نەگەڕاوەتەوە. بڕیاری دادگای فیدراڵی کە لە 21 مانگی 2 ڕابردوو دەرچووە مەسرور بارزانی پابەند کردووە بە ڕادەستکردنی تەواوی داهاتە ناوخۆییەکان.